باش خوێندکارانی پۆلی هەشتەم، ئەمڕۆژ لەگەڵتانە ئەبم بۆ تەواوکردنی ئەو بابەتەی کە لە سەروانی پێشوو مابوومان. First, note that diameter in a circle are congruent and bisect each other. تیرەکان لە بازنەیە، diameter واتە تیرەی بازنە. In the polygon, it is called diagonals. ئەگەر بیرتان بێ لە چەندلاکانە بە تیرەمان ئەوت diagonals، لە بازنەیە پێی ئەوترێت diameters. تیرەکان لە بازنەیە congruentن لەگەڵ یەکترا، هەمویان چەند دانەی تریش کە بیان کێشیت congruentن لەگەڵ یەکترا and bisect each other، و هەر یەکێکیشیان bisect ئەوەی ترە کاوتمان bisect دواتە ئەیکا بە دوو کەرتی یەکسانەوە. And if a quadrilateral is at the same time rectangle and rhombus, then the quadrilateral is square. ئەگەر چوارلایەک لە یەک کاتە، یعنی لە هەمان کاتە لاکێشە بێت و مەعینیش بێت، ئەوە توانین بڵین ئەو چوارلایە چوار گۆشەیە. In the previous lesson we say that rhombus has 4 congruent sides. As a quadrilateral that has 4 congruent sides. وتمان ئەو چوارلایە کە چوارلای congruenتی هەیە. And rectangle is a quadrilateral that has 4 right angle. و وتمان لاکێشەش ئەو چوارلایە کە چوار گۆشەی وەستاوی هەیە. Square has 4 congruent sides and 4 right angles. گەر سێریکەین چوار گۆشە چوار لای کۆنگرێنت و چوار گۆشە وەستاویشی هەیە. سێکین هەردوو سیفەتەکەی تایە، چوار لای کۆنگرێنت و چوار گۆشەی وەستاو، کەواتە ئەگەر لە یەک کاتە چوار لایەک ڕۆمبۆز و ڕێکتانگڵ بێت، هەردوو سیفەتەکەی تیا بێت، ئەوە ئەبێت بە سکوێر. بۆ شیکارکردنی ئەم پرسیارانە پێویستە سیۆرمەکان بەباشی لەبەر بکەن خوێندکاران. Start our lesson. We have 3 theorems for rhombus. The first one says if one pair of consecutive sides of a parallelogram are congruent, then the parallelogram is rhombus. واتە ئەگەر دوو لای یەک لە دوای یەک لە پارالێلۆگرامە کۆنگرێنت بێت، ئەوە ئەو پارالێلۆگرامە ئەبێ بە rhombus. And the second one says if the diagonals of a parallelogram are perpendicular, then the parallelogram is rhombus. واتە ئەگەر دایگۆنەڵەکانی پارالێلۆگرامەکەمان ئەستون بن لەسەر یەک، ئەوە پارالێلۆگرامەکەمان ئەبێت بە rhombus. And if one diagonal of a parallelogram bisects one of its angles, then the parallelogram is rhombus. واتە ئەگەر دایگۆنەڵی پارالێلۆگرامەکەمان کە لە دەرسی پێشوان خوێنمان دایگۆنەڵ چییە؟ بایسێکتی یەکێک لە گۆشەکانی بکات، ئەوە ئەو پارالێلۆگرامە پێی ئەوترێت چی؟ ئەبێت بە rhombus. ئاگادار بن سیۆرمەکان ئەبێ باش باش بیزانن، وەکو وتمان ئەنجا ئەتوانن ئێگزامپڵەکان شیکار بکەن. Use theorems for rhombus to solve example 3 and example 4. Example 3 says given that BC equal to BD، دراوە کە BC equal to BD. So the triangle BCD is isosceles triangle since it has 2 congruent sides. کەواتە سێ گۆشەکەمان سێ گۆشەیەکی دوو لای یەکسانە لەبەرەوەی دوو لای کۆنگرێنتی هەیە. And M midpoint of CD، و M'یش ئەکەوێتە ناوەڕاستی بەیسەکەمانەوە کە CDە. So the line segment BM is median of triangle BCD. کەواتە ئەم لاینەش ئەم پارچە ڕاستەیەڵە ئەبێ بە چی؟ ئەبێ بە ناوەڕاستە بۆ سێ گۆشەکەمان. And given that ML parallel to CB، ML and CB are parallel، و هەروەها دراوە کە ئەم دوو لایە parallelن. And MS and
BD are parallel و هەروەها ئەم دوو لایەش پارالێڵە. Prove that MSBL is rhombus. پیشانی بە کە ئەم چوار لایە چییە؟ ڕۆمبۆسە. Given that ML and SB are parallel. دراوە کە ئەم دوو لایە پارالێڵن. چکە پێمان دراوە کە ML و CB پارالێڵن، لەگەڵ لاینە گەورەکە پارالێل بێت، لەگەڵ پارچەیەکیشا پارالێڵە بێت. چکەوتمان دوو لاینی پارالێل قەت یەکتر نابڕن، کەواتە لەگەڵم پارچەیەشا یەکتر نابڕن. never intersect at all. لە هیچ شوێنێکا یەکتر نابڕن، کەواتە لەگەڵ پارچەیەکیش لەوە هەر پارالێڵ ئەبێت. And MS parallel to LB is given. And we say that a parallelogram is a quadrilateral that has two pair of parallel sides. وإما وتمان parallelogram أو چوار لایە کە دوو جودلای تەریب بە یەکتری هەبێت. ئێستا لەم چوار لایە ئێمە ئەزانین کە ئەم دوو لایە پارالێڵن و ئەم دوو لایەش پارالێڵن. So MSBL is parallelogram. کەواتە چوارلاگەمان چییە؟ پارالێلۆگرامە. And we know that BM is median in triangle BCD. Since M midpoint of CD لەبەرەوەی ئێمە کەوێتە ناوەڕاستەوە، کەواتە ئەو لاینەی کە لەسەری ئەکێشرێت ئەبێ بە میدیەن بۆ سێگۆشەکە. And triangle BCD is isosceles triangles since BC equal to BD. لەبەرەوەی دوو لای یەکسانی هەیە، کەواتە سێگۆشەکەمان سێگۆشەیەکی دوو لای یەکسانە و هەروەها ئەم لاینەش ئەبێ بە میدیەن بۆ سێگۆشەکە. کەواتە ئێمە ئێستا ئەزانین کە لاینێکمان هەیە میدیەنە بۆ سێگۆشەیەکی دوو لای یەکسان. In the previous lesson we say that in isosceles triangles the median relative to the base is also bisector of the vertex angle. ئێمە وتمان کاتێک کە سێگۆشەیەکی دوو لای یەکسانمان هەبێت، میدیەنەکە چی ئەکات؟ bisecti vertex angle-ەکە ئەکات. So BM bisect angle CBD. Therefore, MSBL is rhombus. We say that if one diagonal of a parallelogram bisected one of its angle, then the parallelogram is rhombus. ئێمە وتمان ئەگەر لە پارالێلۆگرامێکە یەکێک لە دایاگۆنەڵەکان یەکێک لە گۆشەکان بایسێکت کە ئەوە پارالێلۆگرامەکە ئەبێ بە چی؟ ئەبێ بە ڕۆمبۆس. ئێمە سەلماندمان کە ئەم چوار لایە پارالێلۆگرامە و هەروەها سەلمان دیشمان کە ئەم دایاگۆنەڵە ئەم گۆشەیە بایسێک دەکات، کەواتە بەپێی سیۆرمی ڕۆمبۆس ئەم چوار لایە ئەبێ بە چی؟ ئەبێ بە ڕۆمبۆس، لەبەرەوەی پارالێلۆگرامە و دایاگۆنەڵەکەش بایسێکتی ئەو یەکێک لە گۆشەکانی کردووە. ئاگادار بن بۆیە سەلماندمان کە پارالێلۆگرامە کە درابوو پێمان لایەکانی بەرامبەر یەک پارالێڵن، بۆش سەلماندمان کە ئەم گۆشەیە بایسێکت کراوە لەلایەن ئەم دایاگۆنەڵەوە، لەبەرەوەی سێ گۆشەیەکی دوو لای یەکسانمان هەبوو، میدیەنەکە وتمان بایسێکتی ڤێرتیکس ئەنگڵەکە ئەکات. کەواتە ئێمە ئێستا ئەزانین کە پارالێلۆگرامێکمان هەیە کە دایاگۆنەڵەکەی یەکێک لە گۆشەکانی بایسێکت کردووە، ئەمەش بەپێی سیۆرمەکە ئەبێ بە ڕۆمبۆس. Example 4. Given that the line segment
HB and LN two perpendicular diameters in the same circle. واتە هەردووشیان دوو تیرەی ئەستوونن لەسەر یەکتری لە هەمان بازنەیە. ئەم دوو پارچە ڕاستەیەڵە HB لەگەڵ LN هەردووچیان تیرەی هەمان بازنن و ئەستونیشن لەسەر یەکتر. Prove that LBNH is square. پروڤی بکە کە چوارلای LBNH چوارگۆشەیە. If we see the figure, the diagonals of this quadrilateral is also diameter of this circle. ئەگەر سەیری وێنەکە بکەین تیرەی چوارلاکەمان هەمان تیرەی بازنەکەیە. And we say that diameters in the circle bisect each other. وتمان تیرەکان لە بازنەیە bisect یەکترەکەن. So the diagonals in this quadrilateral bisect each other. مادەم تیرەکان هی ئەم چوارلایە لەگەڵ بازنەکەیە هەمان تیرەیە، مادەم لە بازنەکەیە بایسێکتی یەکترەکەن کەواتە لە چوارلاکەشە بایسێکتی یەکتر ئەکەن چکە هەمان تیرەیان هەیە. And we say that in the previous lesson, if diagonals of a quadrilaterals bisect each other, then the quadrilaterals is parallelogram. وتمان ئەگەر لە چوارلایەکە تیرەکان بایسێکتی یەکتر بکەن ئەوە چوارلاکەمان پارالێلۆگرامە بێ. So LBNH is parallelogram. And given that the line segment HB and LN are perpendicular. So the quadrilateral LBNH is rhombus. Since in the second theorems for rhombus we say that if the diagonals of parallelogram are perpendicular, then the parallelogram is rhombus. لە سیۆرمی دووەمە وتمان چی؟ وتمان ئەگەر لە پارالێلۆگرامێکە دایاگۆنەڵسەکان ئەستون بن لەسەر یەکتر ئەوە پارالێلۆگرامەکەمان ڕۆمبۆسە. ئێستا ئێمە سەلماندمان کە ئەمە پارالێلۆگرام بوو لەبەر ئەوەی تیرەکان بایسێکتی یەکتریان کردبوو و هەروەها پێشمان دراوە کە ئەم تیرانە ئەستونن لەسەر یەک لەم پارالێلۆگرامەیە کەواتە چوارلاکەمان ڕۆمبۆزە بەپێی سیۆرمەکە. And we know that the diameter in a circle are congruent. ئێمە ئەزانین کە تیرەکان لە بازنەیە congruentن. And the diagonal of this quadrilateral is also diameter of this circle. So they are congruent. و هەروەها وتمان تیری ئەم چوارلایە هەمان تیری بازنەکەیە کەواتە لە چوارلاکەشە congruentە. And we say that in rectangle the diagonals are congruent. و وتمان لە لاکێشەیە diagonalsەکەمان congruentە. مادەم diagonalsەکەمان لێرە congruentە کەواتە LBNH is rectangle. لەبەر ئەوەی تیرەی بازنە کۆنگرێنتە و هەروەها تیرەی ئەم چوارلایەمان هەمان تیرەی بازنەکەیە کەواتە لێرەش کۆنگرێنتە و وتمان کاتێک کە تیرە کۆنگرێنت بێت چوارلاکەمان ئەبێ بە ڕیکتانگڵ. So LBNH is square. کەواتە LBNH square. Since we say that if a quadrilateral is at the same time rectangle and rhombus, so the quadrilateral is square. کەواتە کاتێکە چوارلایەکمان لە هەمان کاتە ڕیکتانگڵ بێت و ڕۆمبۆس بێت ئەوە ئەتوانین بڵێن سکوێرە. کەواتە چوارلاکەمان سکوێرە. ئێکسەرسایزەکان
ژمارەیەک تا ژمارە 16 هۆمۆرکە تەنها ئەوە دەکەم